هاوکات لە باشوور با مەسعود بارزانین پاڤل و مەسرور باش بزانن هاوڕێیان ئەوەی لۆ باشوور کرا لۆ ڕۆژئاوا کرا لۆ باشوور ناکرێ دەشبینن کە زۆر خراپە ها لۆ یەکەم ئەو 2035 ساڵەی تەعاتفی جەماوەریان نییە هیچیان نییە ئەوە دەبینن وەرە بڕۆ بڵێ ئەگە سبەی حکوومەتی عێراق بێتەوە چەند کەس مقاومە دەکات بەڵام خەڵک دیتان لە ڕۆژئاوا کچکە و گەورە مقاومەی کرد دوو جۆلانی و سوودانی زۆر فەرقە ها حکوومەتی عێراق و جۆلانی دوو شتی زۆر فەرقن خەڵک هەموومان دەزانین جۆلانی کەسێکی زۆر خەتەرە بەس شیعەکان و سوودانی و حکوومەتی عێراق ئەو خەتەرە نییە سێ مەسعود و مەسرور و پاڤل و قوبات مەزلوم کۆبانی و ئیلهام ئەحمەد نین ها یعنی خەڵک ڕقی لیان نەبتەوە دوو شتی زۆر جیایە یعنی خەڵک مەزلومی خۆش دەوێ خەڵک ئیلهام ئەحمەدی ڕێز دەگری خۆشی دەوێ بەس کاکە خەڵک ڕقی لەو چارەی تێیە لەبەرەوەیانە مافیان یعنی حتا ئەزمموی عەفرین مەسەڵەن کۆبانی سەرێکانی ئەو تاوانانەی بەرامبەر کورد کردیە هاوسۆزێکی زۆر گەورە بوو بەس ئەوە لە باشوور نییە ها مەسعود بارزانی پاڤل خەڵک تەمەنای ئەو ڕۆژەتان دەکات لە ناو ببردرێن بڕوا بکە حکوومەت عێراقیش بگەڕێتەوە بەداخەوە گەیشتە ئەو ئاستی چۆن مەتقی سەددام دەکرێت ئەوە خەڵک تەمەنای گەڕانەوەی ئەو حکوومەتی لەبەر مەعاش نادەن کاکە بچووکترین شتە پارەتانی هەم بوونە ملیاردێر گەورەترین لە کەی شەرمەزاری بڕوا بکەن مناڵێم هەسەدە و ئیدارەی خۆسەرەکەم و کورتیان نییە و غەڵەت نین و دیموکراتێتی تەواوە بەڵام لە کەی گەورە پارتیوێچێتین لەناو هەموو ئەوە یەک نمونەیان پیشاندا کە کەس تەئیدیان نەکاتن کەس دۆستیان نەبێ و شەعبی کوردی بۆیە ئەوەی لۆ ڕۆژئاوا کرا مەسعود بارزانی پاڤل تا باش بزانن بۆنگۆ ناکرێ ئەو خەڵکە بۆنگۆ نایەتە سەزادەی حکوومەتی عێراق بێتەوە شکستێکی گەورەش بە کورد تۆمار دەکەن شکستێکی گەورەش بە کورد تۆمار دەکەن و مشکلەی ئینگۆلەوەدا تا ئێستاش مصرن لەسەر ئەوەی دزی دەکەن ئەزموونتان لەوەی ڕۆژئاوا وەرنەگرت بێن برێ کاکە تەواو دزیکەن مەعاش بدەن لەگە خەڵک باش بن ئینفتاحێک بکەن کۆمەڵێک چاکساز بکەن نەبراد بۆچی جاران بەردەوام دەبن لە کاتێکدا موعامەرەکە بەردەوامە مزەڕەت ڕاوەستایە ئەو ئەمن و ئێوە بزانن چم ئەو وەزعی ئێستا هەیە هەوڕێیان چکۆ ها دنیای سیاسەت با نەڵێم یعنی دوو زائید دوو دەکات چار ئاەتی قورئان نییە دەستکاری نەکری ئەوە دەستکاری دەکرێت هەموو بەندە و ڕێککەوتنێ هەموو بەند و ڕێککەوتنێ وەزعەکان خراپە هێشتا موعامەرە لەسەر قەزیەی قەومی کورد ئەو ترشایی دۆستی پارتی کە 50,000 بە پێشی کەتێت بڕوا بکەن ئیش لە بۆ ڕووخانی ئەو ئیدارەی ڕۆژئاوا باشوور دەکە ئەو حکوومەتەی پارتی دەکە کە خزمەت نمانەیکە وە بەشێک لە اقتصادی تورکیاوی ئیش دەکە لەبەرەوەی دەزانی خەتەرە ئەوڕۆ پارتیوێکێتیە سبەی ئەوە دەبتە حکوومەتەشکە دژمنی کورد بە دەردی ئەو قسەی شێخ سەعیدی ئەتوش لە بیری دوچی کوردی ئەوان لە بیریان نەچووە کوردی هەزار خزمەتیان بدەی موعامەرەکە هەیە و خەڵک ئەوەی لۆ ڕۆژئاوا کرد مەسعود بارزانی پاڤل تاڵەبانی لۆنگۆ ناکە بە پەلە چاکسازی بکەن کە من بڕوا ناکەم ئەوانە لە مستەحیلە بەڵام ئینسان هەر دەبی وە بڵێ چ بڵێ خۆت ناڵێ ڕەش بینی یعنی تۆ ئامادە نەبی شێروانیەک بەربدەیت تۆ ئامادە نەبی مەعاش بدەیت کورە مەعاش بدەیت مەعاش کەشتەشی تۆ ئامادە نەبی ئینفتاحێک بکەیت ئینفتاح لەسەر ئیسلامی توندڕەو دەکەیت ئیسلامی توندڕەو دەیهینی پیشانی دەدەی دەرێ ئەوە هەیە بۆیە وەزعەکان زۆر خراپن هاوڕێیان یعنی وە تێمەگەن ئەو ئەڵقەیە کۆتایی نەهاتیە پیلانەکان بەردەوامە